بەڕێزان لە ئێستادا ئەپدەیتێکی تازە بۆ سیستمی ئەلکترۆنی خۆراگاتەوە تا بیتاقە تەموینیە. لە ئێستادا ئەم سیستمە بۆ چەند شوێنێک ئەپدەیتی تازەی بۆ هاتووە کە لە ئەپدەیتەکەیە دوو تایبەتمەندی گرنگ زیاد کراوە، ئەویش بە هەمان شێوە بە پێی شوێندا بەش بووە، واتە لەسەر تاسەری عێراق و هەرێمی کوردستان ئەم تایبەتمەندی ئاکتیڤ نەبووە، بەڵکو بۆ چەند شوێنێک و هەرێمی کوردستانی تیا و شارەکانی عێراقیشی تایە. ئەم دوو تایبەتمەندیە زۆر گرنگن، لە ماوەی ڕابردوو زۆرترین داواکاری لەسەر بوو. لە ئەپدەیتە تازەکەیە یەکێک لەو تایبەتمەندیانەی کە زیاد کراون بریتە لە لابردنی بلۆک بە مەرجێک بەهەڵە کرابێت، واتە کاتێک تۆ لە سیستمەکە ئەندامانی خزانەکەت هەیە یەکیشانت بلۆک کردووە بەهەڵە، ئیتر بە گەشتیار دادنابێ، بە داهاتی بەرز، بە خاوەن کۆمپانیا یا بە سجن یان لە ڕێگەی هەڵەی لۆکیشنەوە لۆکیشنەکەت دەرەوەی عێراق بۆ بێت و سیستمەکە ئەو کەسانی بلۆک کردبێ، ئەوە ئەتوانین لە ڕێگەی ئەپدەیتە تازەکەوە بە مەرجێت تایبەتمەندێکە بۆ تۆ بەردەست ببێ، ئەتوانین لە ڕێگەی داواکاریەکەوە ئەو بلۆکانە لەسەر ئەندامانی خێزانەکە دابیت، سیستمەکە دواتر قبوڵیەکە و بلۆکەکان لابە و ئەتوانین دووبارە فۆرمەکەیان بۆ پڕکەیتەوە. یەکێک لەو تایبەتمەندیانی تر کە زیاد بۆ ئەم سیستمە لە ئەپدەیتەکەیە ئەوی زیادکردنی تاکە، بە نمونە منداڵی تازە لەدایک بوو یان کەسێک ناوی لە سیستمەکەیان نەبوو بێت و هەموو بەڵگەنامەکانیشی هەبوو بێ وەکو کارتی نیشتیمانی. ئەوە لەم کاتەدا داواکاری پێشکەشەکەی لەناو ئەپلیکیشنەکەەوە نووسراوە پێشکەشکردنی داواکاریی بۆ پێشکەشەکەی هەموو بەڵگەنامەکانە نێری بۆ منە کارتی نیشتیمانی و ڕسمی ڕاستە خۆی کەسەکە کا بوجودی هەبێ، ئەمانی بۆ نێریت و تەقدیمیەکە و دواتر سیستمەکە خۆی زیایەکە لە ئەندامانی خێزانەکە. لێستا تەنها دوو تایبەتمەندیە بۆ چەند شوێنێک کارا کراوە، وا بڕیارە بۆ هەموو شارەکان و ناوچەکانی هەرێمی کوردستان و شارەکانی عێراقیش ئەکتیڤ ببێ. قەرارە ئەم ئەپلیکیشنە گەورەتر بکرێ، وا بڕیارە لە چەند هەفتەی داهاتوو یان لە چەند مانگی داهاتوو کۆمەڵە تایبەتمەندی تری بۆ زیاد بکرێ کە لە گرنگترینیان گواستنەوەی تاکەواتە کەسێک زەواجی کردووە، خانەی لەگەڵ ماڵی باوکی جیاکاتەوە چێت لەگەڵ هاوسەرەکەی هاتی. ئەمە لە ئەپدەیتە تازەکەیە کە قەرارە لە چەند هەفتەی داهاتوو یان چەند مانگی داهاتوو بکرێت ئەم تایبەتمەندی بۆ زیابێت. هەروەها گواستنەوەی فۆرمی خێزانێک لە بریکارەوە بە بریکارێکی تر، بەنمونە تۆ لە هەولێری ماڵ داتۆتەوە سلێمانی، ئەتوانی فۆرمی بریکارەکەت لە هەولێرەوە نەقڵکەی بۆ سلێمانی ئەمیش لە ڕێگەی ئەم سیستمەوە، ئیتر لەمە دووە هەموو شتێبێ بە سیستمی ئەلکترۆنیە و بە هیچ شێوەیەک مامەڵەی کاغەز و وەرەقە و چون و هاتن نامێنێ. یەکێک لەو تایبەتمەندانی وا بڕیارە لە چەند هەفتە و یان مانگی داهاتوو زیاد بکرێویش فۆرمی خێزانە بەوانەی هاوسەرگیرییان کردووە یان جیابوونەتەوە یان هاوسەری دووەم وسەیە من کە ئەمەش لە سیستمەکە و ڕێگەداناکە بەوانی کە جیابوونەتەوە فۆرمێک بۆ خۆیان دەرکەن یان بچنەوە سەر ماڵی باوکیان. هەروەها گۆڕینی سەرۆکی خێزان، بە نمونە سەرۆکی خێزان دایکە یان باوکەوە فاتیان کردووە مناڵەکانیان ماوەتەوە، لەو کاتێک تۆ توانی گۆڕین بۆ سەرۆکی خێزان بکەی بۆ یەکێک لە ئەندامانی تری خێزانەکە. هەروەها چاکردنی ئەوڵانی کە لە سیستمەکە کراوە، هەیە هەڵەی لە ناوا کردووە، هەیە هەڵەی لە زانیاریا کردووە، ئەمە لە چەند مانگی داهاتوو ئەم تایبەتمەندیە بەردەست دەبێت. بەڕێزانەوە گوتمان ئەمانە لە ئێستا زیان نابن، لە داهاتووە زیابن، لەبەرەوەی تر لە مەودووە هەموو شتێکە بە سیستمی ئەلکترۆنی تۆ گرنگە کە لە کات و شوێن و ساتی خۆیان لەگەڵ هەنگاوەکانە بڕۆیت. چاوتان لەسەر پیجی سەربەز نەجمەدین بێ لە تیکتۆک، ئینستاگرام، فەیسبوک، یوتیوب، لینکدئین کە بە بەردەوامی هەر ڕۆژانە زانیارەکان لەسەر ئەم بابەتە بڵاوەکەینەوە و ڕێنمایی ڕاست و دروست ئەین بە خوێنەران و بینەرانمان. ڕێزم قوڵکەن و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.